پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو بەرامبەر بە بەغدا، پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو بەرامبەر بە وڵاتانی دراوسێ، پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو لەسەر هەندێک جم و جوڵ کە لە ناو سلێمانی ماوەی ڕابرد و ڕوویدا بوو و ڕاستی ڕووداوەکانی لالەزاریش تەسیری هەبوو لەسەر سارکردنەوەی پەیوەندیەکان، نەک بەو مانایی کە پارتی پارێزەر بێ یانەوەی، بەڵام ڕووداوێک بوو کە لەسەر سومعە و دەسەڵاتی هەرێمی کوردستان کەوت و ڕووداوێکی نەخوازرا بوو. بەڕاستی ئەمانە با بڵێن هۆکار بوون بۆی جۆرێک لەین هەبێ، بەڵام دوای کۆمەڵێک دەست پێشخەری و دوای کۆمەڵێک لە کۆبوونەوەی دوور لە چاوی میدیاکان لەسەر ئاسی لووتکە نایانی وەکو ئامادەسازی بۆ دیداری لووتکە، ئەوانە تەسیریان هەبوو، کاریگەریان هەبوو و ئێستا تقریبەن هەنگاوی باش کاڵم هەنگاوی باشیانی تێڕوانینەکان نزیکراونەتەوەی لە یەک